وتی بە 150 ئەرزم کردەوە ئەوە جەنابەت بە پێنجی دەداتن ئەمە کیلۆی بە 39 دەدەم ئەمە لە ڕشوت دەدەم بەکەمە 2.5 دێ بڕۆ دێ چەند ڕەحمەت دەدایک و بادۆ شایەتشم لۆ پەیا بوو باش بەلاو کەودا بتەقیتەوە عباشك ما عفص على الضفري والله الرقم يكوتنا نا والله دارنا كنا نية نا قاس قرانا والله دبرو بازار يا اخو قاسي بين شلي بدس دكوي يخلى بازار قريبا بين شوشيا وردو قريبا 2000 وردو كيش زكاتن يقصد مقدمات بهزار ناري كريا لا شي بهزار باقول عام بازار استا دوري قازي ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت بیدیا لە بازاڕی کۆنەی قەزای خەباتین کە پێی دەڵێن مەیدان ئەم نەوع بازاڕانە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەیە لێرە هەموو شتێک دەفرۆشرێت دەمانەوێت بزانین لە وەرزی زستان زیاتر بازاڕی چی گەرمە لەگەڵ مامن لێرە لە بازاڕی کۆنەی قەزای خەبات لێرە شێخی بادینان دەبینین ماسی دەفرۆشی کە بە ماسی فرۆشە هەرزان فرۆشەکە ناسراوە شێخ ئەوەی دیدیت چاکەم سارێکەکە بەلێ برام ڕۆژ ماسیەکان هەرزان دەفرۆشی ئەمن بزم هەرزیەشی نەموو عەنێ ماسی هەرزانتر دەم ئەو ماسیە لەوەی گچکەتر واسی بەدەی دەدەن ئەمنەوە چارم بەدەی دایتەوە کابرایی چار کیلۆم بەدەی دایتی یعنی من هەموو جێکی دەبی کیلۆیەک هەرزانتر بدەم لە عالەمی چکە من کیلۆ ڕووباکەم لەو بمینێتەوە لەخوای بەزیاد بیتن ئەرێ وەڵڵا چەند ئەوە جەنابەت بە پێنجی دەداتن ئەمە کیلۆی بە 39 دەدەم بە چەندی وەرە بە 2.5 بباگە بە 3 دەدەم ئەمە دەکەمە 2.5 ئەمە لە ڕشوت دەدەم بەکەمە 2.5 دێ بڕۆ دێ ها بە پێنجی دەدا تازە بە پێنجی دا و شنەی وڵا سێ بەدەیدا شناسم شنەکە سێ کیلۆ بەدەیدا ئێوە سێ بەدەیدا ئەوە سێ بەدەیدا ئەوە سێ بەدەیدا ئەوە چارم بەدەیدایتی ئەوە چارم بەدەیدایتی وەرە بە دوونی بەد پێ نەکە نەکە قەش بەدا من زدیمە قسەکە لەگە دەکەم ئەوە سێ بەدەیدا من وا ساری بەدەی دەم بگرە کاکە بگرە وەرە کاکە وەرە وەرە لەمو یارزاتر دەم یاننا ڕاوە 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 ئەتو چی پرسیار لەمو یارزاتر بوویە من یاننا هەزار یانەیە من وەرە بابە وەرە بڕۆ بابە بڕۆ ئەمە نادەمە تۆ بێزەمیری دەچی بە پێنجی دێوە دەدەمە فەقیران بەو سارەی وەرە بڕۆ بابە بڕۆ بڕۆ ئەمە دەدەمە فەقیران بەو دەی نادەمە تو دەچی بە پێنجی قۆلی عالەمی ببڕی بڕۆ بابە بڕۆ 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 معاملەی لەسەر ماسی خۆت بکە بڕۆ وێ ماسیکە ڕۆ چەند زۆرە ماسی وەڵا ڕۆژشلک ماینایە و ماسیە ماینایە ئەوە قەشاشە برو ديار ماسي خذ برو ديار ماسي خذ لا لا هو بخو ماسي فروشة تازه شلون ببيزيد عالمي أمن بعد بس ينوي دم أو السيبة أو السيبة ديدا أو السيبة ديدا برو تازه داتا وعافرتي دي ناس ما تكلم قلت قولي ميالي ربري برو بابا برو قولي داري ربري ببيزيد داير رعمد لبابك شان رعمد دايك وبعدو شاهد شملو فيها أبو باش بلاو كودا بتاقيتوا برو بخير سام ريس عليك والله دو جۆرە ماسی بینابوو ئەو ئەو لەگە کچکان والله ئەوە سێ بەدەیت دەم شێخێ بعد ناچیلۆ بە 4 بە 5 دەم سێ بەدەیت دەم ئەو کچکانە ئەوەیە 3 کیلۆ 5,000ەوە 3 کیلۆ بە 10,000 سێ بەدەی نه گوتی 4 و 5 گوتی سێنی ئەم سێ بەدەیت دەم دەکات دەونی من 10,000 لێ دەگرم دەی ئەوە ماسێک مالێکی شێخی بردیە ئەوە سێ زیاتر شاید 10,000 دێ بڕۆ 3 کیلۆ زیاترە بە 10,000 3 کیلۆ زیاترە بە 10,000ەوە بەلاش وەرە ماسی دەرەجەیەک وەرن بەشەت چەخۆی وەرە خۆرە لۆی چاکە وەرە چاکە خارە بازار نالو چادەکە لۆ چادەکە بشیاک وەرە بە ئەو والله ئەوە باید چەندێەوە دوعشێ زایەکەم ناوەڵە بەچلی لۆم دانێ گرانە وڵە چیلوی بەخۆ بە 10,000 کڕیە شێزاژگە لە زۆرە والله شێزاژگە لە زۆرە بە قورئان گەلە گرانە چەند نێوانتان چەندە وڵا این نێوانمان ئەم دەڵێم 6 ئەوش دەڵێ 40,000 وڵا زۆرە نێوان مەگەر زۆرە
بزاف زوره ئەمە لە ئەوە گرنگە دەڵێ پێتان سوی بینی. پێنجەوە ناوەڵا گرانە ئەو ڕوو باران یەگەبێ و باراندی ئەو قازی هەر ناکڕی بۆ سەعرانە لەبەر خاتری مە بە چەندی دەیاگەن لەبە خاترینگو مەجالەکە 55 زاری فەڕەدا کاکەمی 45 تەوا دەرناچ والله زۆر زەحمەتە ناوەڵە دەرنەکوونە نییە نا قاز گرانە وڵە دەبڕۆ و بازارە خۆ قازی 5 کیلۆ بەدەست دەکەوی وڵای وەستی سوبانەوە دەگەڕن قازی 5 کیلۆ بەدەست ناکەوی هەموو 3.5 و 4 و کاکە 4 قازی 5 کیلۆ بەخۆی 5 کیلۆ 6 کیلۆ عالەمەکە زۆر خواستی لەسەرە یعنی خەڵکەکە زۆر مەراق 5 کیلۆیە و 5 کیلۆ نیوە و 6 کیلۆیە و چەند گەورە بێ قاز عالەم مەراقە لێ قازی کچکە حەزم لێ پێک بێ نێوانتان 15000 والله دەبێت 45ەکە بام وڵە دەرناچی شڵا خێری پێ دەبێت ئەگە کامیرەمانەکەمان ئەبراهیم شوانی 15000ەکەی بدا دەیبین ئەگە بدا زەرەکەی لەو بدەین ئازەرەکە لێ بدە بە چاوان قسەی ناشێنی بەخۆی ئیبراهیم خۆشەویستمانە جینارمانە و چەند ساڵە پێکەوەینە دوکانمانە پاریەکە هەر کوی بلێ هەر کوی بلێ ناکولێ وەڵدەگرم لە ئیبراهیمی وەڵ ناگرم ئیبراهیم وەکو برامانە ئەو بەچەدی نهاتی حسین حاجیوە حاجی بەچەدی نهاتیوە وڵای ئەوە لە 2014 لەو بازاڕین هەموو جمعانان بەڵێ زیاتر چی دەینی دەفرۆشێت وڵای قاز على شیش مریشک زیاتر ئێستا وەرزی قازە قاز و على شیش قاز و على شیش بەڵێ سعریان کووەگە باس وڵای ئەوڕۆ قاز شلوێ بە 11 دەڕوات دا 11 بەڵێ ئەو قازەمانەی ئۆکرانیە بە 150,000 ئەوە لە ئۆکرانیەوە چەند قاز سعری زۆر وڵی قازی بۆر ئەوها بۆر بێت بەڵێ ئەدی خۆمانە چستانەوەی خۆمانە وڵی خۆمانە ئەنوع تێریتۆرمانەیە بە زۆری مریشە قاز مراوی ئەو شتانەمانەیە لێرە سەتیاندا و ئێستا نایدەم ئەو قازە 100,000یانداوە نایت 125 فرۆشتمە بە 125 فرۆشتمە بەڵێ على شیش جۆتی 65 ئەمە گرانترین قازی ئەو بازاڕەیە بە 150,000 وتی بە 150 عەرزم کردەوە بەڵام دەتوانم بە 125 بیدەم ئاخر سعرێتی بە قورعان بازار ئێستا دەوری قازەیە ئارێوەڵە على شیش دەوری هەیە قازە کەرەبابی خۆمانەیە ئەو شتانە دەوری چاکیەیە لە مانجی لەقریبان لە مانجی 11 هەتاکو مانجی 3 قاز نرخی گرانە هاوینان سعری چەند هاوینان هەرزانە هاوینان بە حکمی ئەوەی تەلەبیاتی قازێ نییە هەتا مانجێ 11 قاز تەلەبیاتی دەکەوتە سەرێ وەڵا چی دەکرم غەرادە و هەرچی ڕستقە و کەونێ و ئەشێ هەرزانە لێرە ئاشە ئارێ وەڵی هەرزانە هەموو جمعا لێرەمە ئەشای دەفرۆشم کەونا جمعان لێرە ئەشای دەفرۆشم بەس ڕستقیش لە خۆم دەبم مارە لێرە پیازە تەڕێە تەماتەیە یەک سندوقە تەماتەم بە 1000 دیاری کڕیا لە چێ بە 1000 جێ فەقیریە دەوڕمەندیشی لێیە بەران جێ فەقیریە زیاتر یعنی لێرە ئەدوکو بری دەگونجێ ژانێت بەس لە ئەولێرە چینۆ شتێک دەچی 1500 دیار 2000 یعنی کابراکە سەرخێزارێکی زۆر بی کرێسی بی وەڵای لۆی دەرناینی ئەمن ئەشایی جلک و پێرا و هەموو شتێک دەفرۆشم وەڵی باشە فرۆشت الحەمدولله قەناعەت شەرتە قەناعەت هەموو شتەکە ئارێ وەڵی حەبینە بازارەکە هیوادارم تێک نەچی ئێرە بیتە بازارێکی میلی لە ئۆخر کە فەقیرەی ئەو مەتیقەی وەکو دیار لەو بازارە هەموو شتێک هەیە ئەوەی دەیبینن هنجینە هنجینی حاجی ئۆمەرانە یەکێکە لە هەرە هنجینە هەرە باشەکان ئەگەر بە شانەکەی دەردەینین و سەیریکەن ئەوە سعری چەندە؟ سعری هنجینێکی زۆر ئاستیشی هەیەەوە ئەوە دەڵێ شەکری خوارد و هەرزان تێرە لۆیە بەخۆی سێقفلی ئەوە زاخ پێی دە لە زاغەوە
کۆترێکی باش ئێستا ئەو لە زۆر مالا هەیە وەڵڵی زاخ هەیە تار هەیە هندی هەیە هەرچی کۆفاوت دەوێ هەموو کۆترەکەی لە کۆترەکانی تو چ مواصفات عبەشەکمەی 7 ساعت دەفڕی وەڵی ڕقم یەک کۆترە بەقورآن بازار ئێرە بە جمعانە ئەویش هەمووی کۆترە و ئەنواع کۆترە کۆتر لە 1000 دەست پێ دەکاتە 10,000 بازار کەش بازار بن هیچ شتێک لەو لای بازارە سەوزێ ئەو مەڕ و ئەو شتانە لێرە دەفرۆشە فقط جمعان بازار لێرە هەیە کۆترێ زازل هەیە تار هەیە ئیرانی هەیە ئەنواع کۆترێ فاوە لێرە ئەوەی نییە لۆ بەخێوکردن دەبرێیان بەس لۆ خواردن هەیە زۆربەی لۆ برن لۆ مارێ خۆی دەبات زۆربەی کم لۆ خواردنێ دەباتن لە بەروبوومەکان ئاژەڵیەکانمان هەیە خواردنی پەلەوەرەکان باڵندەکان خواردنی پشیلە گەنم و جۆمان هەیە و پێداویستەکانی باڵندە مەوادی پلاستیکیەکان و قەفەس و چەند شتێکی ترمان هەیە و گەنمە شامیمان هەیە ئەوانە خۆمانیە ئەمانە زۆربەی ئەوروپیا ئەوە هەرزنە ئەوانە ڕووسیا بەڵێ بەداخەوە بەروبوومی خۆمان تەناوزام گەنم و جۆمانەیە ئارێ وڵا وڵی دامی فەلا ناکرێ و هاوکاری نەکراوە و ئەو شتەش تازە هێشتا نهاتۆتە وڵاتی خۆمان خەڵک ئەو پێویستی کە هەیەی لێرە توانێت دابینیکە بۆ ڕۆژانی جومعە مەسەلەن سەوزەیە میوەیە بۆ تەڕەیە ئەتر لەو بابەتانە لێرە هەیە و ئەم بابەتی بۆ تەیرەکانە و خەڵک وەکو تەفریحێکیش بۆ ڕۆژانی جومعە دێت چەند سەعاتێک دێتە ئێرە کورۆڵای دێم دەگەڕم هەرچرەکەی دەکڕم ئارێ وڵی دەگەڕم چی هەرزەمەی دەکڕم شتی خواردنێ ئەشیامارێ و ئەشای ئەنتیکەی کورۆڵم شتی وا دەکڕمەکە ئەوم تازە کردی خۆ لە بازاری قەلیبە 5-6 ئۆردو کڕێەوە 2000 نەوردوکیش دەکاتن وڵی لەباردادن وەزەگەری پێویست پێ بوو بەکار دێنمە گەنەجەوە دەکەمە ڕۆژەکانی دی هاتووی چی دیت کڕیا بەخوای شتیوام کرە لێرانە لە بازاری 50,000 بەشێستی بووە لێرە بە پێنجیم کڕێ بەدەم کردی ینی ڕاستیانی بەسپادڕشتی هەرزانە ئارۆلای هەرزانە ئەرە بازاری فەقیرانە لە ڕاستی ینی با بڵێن ئەم بازارە شوێنی هەرزانی و شوێنی فەقیریە خەڵک سەردانی ئەو شوێنە دەکات بۆ ئەوەی شت بکرێ ئێستا کە با بڵێن من تازە گەیشت مێرە بڕۆ کەمەک تاخیر بووم هاتوومە با بڵێن بسوڕێمەوە بزانم چ شتێکی لێیە لە ڕاستیدا ینی شتەکانی زۆر هەرزانە ئەگەر بڵێم هیچ فەرقی نییە لەگەڵ گومرگ خەڵک بۆیە هاتووە ئێرە دەکاتوە ڕۆژانە با بڵێن هەموو ڕۆژی جمعە من خۆم سەردانی ئێرە دەکەم زیاتر چ دەکڕ یاشای ماڵێ شتی خواردن بەخوای ئەشیای ماڵێ خواردنە و جار وایە جلوبەرگە و با بڵێن ئەشیای کارەبایی و ئەو شتان ناکڕین تەیرە عوبە و کەناریە و کۆکتێڵە و ئیشی مەوانەیە بەخوای جۆتی لە 10,000 15 و 20 و ئەو دۆرانەیە زۆر دەفرۆشترێ بازارەکە خۆشە بەزەوە بێ مەعاشیە و لە بەوەی هەندێک شتەیە بڕێک تستی بە خۆی داوەگرتی ئەو شتانە زۆر داکەتی ئەو شتانە والله تقریبا نێزیک 10 سەر زیاترە ئارێ وەڵ هەموو جمعانە لێرەینە بە جەماعاتە لێرەینە ناوەڵ ئەگەر لە شتێک بی تازێک و شتێک بی لێرە نەبین نەخۆ هەموو جمعان لێرەینە والله تيما قاز على شيش بيت كلباب بيت وانا دكرم سكريت ديانيشتان بلي والله كريتم والله قازم كريا دو قازم كريا والله بشيستزار جود لورزيستان قاز طبعا ورزيجستان خوشترا قاز وعلي شيش وكلباب اوانا على موانا دخون وزستاني وتسندم زارا قاز والله وتقريبا تشارم زارا يعني بردوام مش دبي اري والله حتى دستان خلاص بيت اري والله هر قاز ذكرم هر حمو حفته من ليره ما حمو حفته غياب نا غياب منيا ابد الا نالي ما قال انا خوش بكفم يان ايشك ما بي تغنيم نكو هر بردوام مملو بازاره حمو يعني شناسيار وخزمو دوست وبرادرن كاس غريب تيدانيه ولا ليره باريناك بس له ليره هي بسطي بمليون شيء انواع دزاني جرانترين كوتر قريب تسمى ولا مليونك او دو او سعره بس ليره باريناك سنزور ماس او هيا كوتر او كوتراني جران ولا عاردي جرانا فاوا ايرانيا كوتر 350 زوريه
گرانەی باسی دەکەن چ مواصفاتەشی هەیە ئەوە گرانە والله هەیە جوانە هەیە ناشرینە مواسەفاتی زۆرن ئێستا بە زۆری فاوەڕگم بە فاوەڕ. ئەمە بینیدان بازاڕی هەینیە لە قەزای خەبات وەکووتمانە و بازارانە لە هەموو کوردستان هەیە بگرە لە قەزا و ناحیەکانیش ئێستا و بازارانە هەیە ئەوەی بینیتان بازاڕی قەزای خەبات بوو لە ڕۆژی هەینی لێرە هەموو شتێک دەست دەکەوێت و بە سعری هەرزان.